جیهانە لە خزمەتتان ئایدرێمەوە سەر جەستەی فیزیکی اینجا باس لە شیر و کەفاین دەکەین دوو بابەت یەکیشیان ڕەش یەکیشیان سپی وابزانە کەفاینەوە دەست پێ یەکەین کە کەفاین ڕەنگی ڕەشە اینجا دوچینە سەر شیر کە ڕەنگی سپیە کەفاینێکێکە لەو مادانەی کە لە کورت مەوداداوە لە مرۆڤ دەکات وریا و بێدار بێت بەڵام لە هەمان کاتیشە هۆکاری ناسەقامگیری و نائارامی دەرونیشە زۆر کەس کە هەڵەسێ لە خەو چاگەیان قاوەیە گەخوا بۆی کە خەبەری بێتەوە بەڵێ خەبەر دەکاتەوە بەڵام لە هەمان کاتیشا دەبێتە هۆی ناسەقامگیری دەبێتەوە تێکچوونی وزەکانی ناو لەشی مرۆڤ و ڕۆحی مرۆڤیش کەفاین لەو خواردنانی کە کەفاینە بەرزەکۆم باسکردن قاوە چای کۆلا چۆکلێت ئاگاتە لەو ناوانە بچکە زۆریش مەم دوانی کۆتاییەوێ بۆ مناڵ قاو و چای زیاتر گەورەی خۆنەوە چۆکلێت و کۆلا زیاتر مناڵی خواتەوە بەڵێ باشە جگەلەوە دەربارەی کەفاین چیتر پێویستەکە کە بیزانین پێویستە دایکانی دووگیان وەرگرتنی کەفاین کەم بکەنەوە بۆ لەبەرەوەی کە وەرگرتنی کەفاین لەلایەن دایکانی دووگیانەوە دەبێتە هۆی نەکە لە دایکانی دووگیان لە گەورەکانیشە لەلایەن ئێمەشە دەبێتە هۆی تەسقکردن لە خوێنەکان و زادبوونی ترپەی دڵ لەبەرەوە کرێ کێشەی چیمان بۆ دروستکە برا درەنگە تۆزە خێراخرا سلایدەکان بەنە زۆر باشترە بێت بۆی کە زوو بابەتەکان عرض بکەم لە خزمەت بینەرانە هەر کوپێکی قاوە بڕی 100 میلیگرام کەفاینی تێدایە خادمانی دووگیان نابێت لە ڕۆژێکە زیاتر لە 2 کوب بخۆنەوە هەر بەڕاستە سەر ئەم مەسەلەیە هەندێک تۆژینەوە کراوە کە دەڵێ خواردنەوەی 2 کوب لە قاوە دەکرێت مرۆڤ لە نەخۆشیەکانی دڵ بپارێزێت بەڵام بەمەرجێک لە 2 کوب زیاتر نەبێت وەسەرنجدان بۆ ڕاکێشم کە خواردنەوە وزەبەخشەکانیش کەفاینیان زۆرتیا بۆیە وزەبەخشیان پێوترێت لە زیادەڕەویکردن وەرگرتنی کەفاین لەلایەن خادمانی دووگیانەوە ئەگەری چی زیاکە لە بەرچوونی مناڵ کەمکێشی کۆرپەکان و هەروە کێشەکانی تر لە قۆناغەکانی ژیانی منداڵدا زیادەکەن لەبەرەوە خادمانی دووگیان 2 کوب زیاتر نابێت بخۆنەوە لە ڕۆژێکە منداڵان و هەرزەکاران بە وەرگرتنی کەفاین جوڵان زیاد دەکات لەبەر دەبێت سوودار بکرێن بە تایبەتی لەو منداڵانەی کە کێشەی فرەجوڵەیی و کێشەی ئۆتیزمیان هەیە لە خواردنەوەی چۆکلێت و لە کۆلا ئەوانی کە ڕەنگیان ڕەشە دووریان بخەنەوە چونکە ئەمانە جوڵیان زیاد دەکاو و لەبەر شەکرەکەی ناویشیان دیسانەوە کات کە مناڵەکان فرەجوڵە بن و کۆنتترۆلیان ئاسان نەبێت جگە لەوانەی کە باسکە هەر دەربارەی کەفاین لەبەروی کە میزی زیاتر بە مرۆڤەکان ئەگەری وشکبوونەوەی مرۆڤ زیاترەکە لەبەرەوە بە تایبەتی لە ڕەمەزانە هەوڵبەن دەست لە خواردنەوەی چای و قاوە بگرنەوە کەمتر لە جارەکانی تر بیخۆنەوە چکە خۆتان بە ڕۆژۆ بن ئاو کەمترە خۆنەوە لەبەرە وشکبوونەوەی زیاتر لێ و دووشکەکاتەوە و هەروەها دوو لە ڕووتان بۆنی هەناسە شت زیاترەکە باشە جگە لەوەش دەربارەی کەفاین چیمان ماوەکە بیزانین هیچمان ماوە برادران باش زۆر باشە دەربارەی شیرەمانەیە چی بزانین اینجا زۆر باشە من حازرم بە پێچوانەی کەفاینەوە شیر ڕەنگەکەی سپیە و یەکەمین خواردنەوە و سەرچاوی خۆراکی مرۆڤە لە ساواییەوە تکایە خانمان خوشکان دایکان لە شەشمانگی یەکەمە تەنیا شیری دایک لە شەشمانگی یەکەمی تەمەنە تەنیا شیری دایک پێویستە بە ئاو نییە پێویستە بە هەنگوین نییە پێویستە بە هیچی تر نییە باشە هەر دەربارەی شیر کە گرنگترین خواردنەوەیە ئەو شیرێکە بۆ مرۆڤ دروستەکرێ بێ برێ بە مرۆڤ ئەو شیرێکە هیمانگا دەبێت بدرێت بە ئاژەڵان باشترین خۆراکەکان بریتیە بۆ منداڵان باشترین خواردنەوەکان بریتیە لە ئاو لە شیر زۆر باشە بەڵام لە یادتان بێکەوە بەسمان لە شیر بە تایبەتی شیری دایکە بە تایبەتی لە شەشمانگ یەکەمی تەمەنە لە دوای ئەوەشەوە شیرەکە دەکرێت شیری فرێشی مەڕیان مانگایان بزن بێت کە ئێستا بەهارە وەرزی ئەو شتانەیە برادران تەکلیفتان لێ بکەم ستایدەکانم بۆ گۆڕن باش زۆر سپاس شیری دایک نزیکە لە سایە شەشی شەکری لاکتۆزە لەبەرەوە تامی شیرینە و لە هەمان کاتە دانی مناڵ کلۆرەکە گەردایکە کە نەزانێت دانی مناڵەکە بشۆ لەبەرەوە پێویستە لەگەڵ دەرکەوتنی یەکەمدانە خوشکانی ئێمەدان بۆ مناڵەکانیان بشۆن جگە لەوەش هەر کەسێکەوە بزانێت ئایا شیری دایک شیرینەیان ناتوانێت خانوویەک کە شیردەرە تۆزێک بکاتە سەر ژێرکاڵێک و تامی بکە وا باشترە کە شیری سروشتی مانگا نەدرێ بە منداڵانی خواردتەمەنی 1 ساڵ بۆ لەبەر نەگونجانی بەها خۆراکیەکانی ناو شیری مانگا لەگەڵ ئەم تەمەنایە لەبەرەوە گەرەتەوە شیری مانگا بەی بە مناڵەکە و شیری فرێشی مانگا بیخەرە سەر و تەمەنی 1 ساڵ و هەروەها مناڵانی سەر و 2 ساڵ نابێت شیری کەمچەوری بخۆن بۆ لەبەرەوەی کە بڕی وزەی پێویستی تێرانیە ئێمە لە مناڵە پێویستمان بە وزەی زۆرە بۆی کە مناڵەکانمان باشتر گەشە و باڵا بکەن جگە لەوانە شیر سەرچاوەیەکی دەوڵەمەندی کانزاکانە وەک کالیسیۆم و فۆسفات کە ئەمە ئێسک و دانەکانیش بەهێزەکە بەڵام ئاگاتان لێبێت لە دوای تەمەنی 1 ساڵیەوە کە لە مەمەیە شیربەی بە مناڵ نەک بۆ دان و ئێسکەکانی باش نیە بەڵکو خراپیشە چونکە دانەکانی کلۆرەکە وواکە مناڵەکە بە باشی خۆراکەکان وەرنەگرێت باشە جان سێ چۆ بکەم باشە
خواردنەوەی شیر وەک بۆم باسکردن لە ناو مەمەشیرەدا بۆ مناڵانی سەر و تەمەنی 1 ساڵ ئەگەری کلۆربوون دانەکانیان زیاد دەکات و ئەمەش باوترین نەخۆشیە لە هەموو دنیادا بۆ زانیاری بەڕێستان هەموو ساڵێک لە ئینگلند کە یەکێک لەو بەشانی کە بەریتانیا دروست کردووە هەموو ساڵێک زیاتر لە 25,000 ماڵە خرتە ژێر بەنجی عامەوە بۆ هەڵکێشانی ددانە شیرەکانیان کە زۆربیان نەچوونەتە قوتابخانە باش دەربارەی شیر پێویستە کات چیتر بزارین خواردنەوەی شیر یاریدەدەری پاراوکردنی جەستەی مرۆڤ و سەرچاوەیەکی باشی ئاویشە لە ڕەمەزانان ناتوانین بۆی کەکەمتر و شک بیتەوە پشت بە شیریش ببەستیت وەک سەرچاوەیەکی خواردنەوە باش جگەلەوە شیر سەرچاوەیەکی باشی پرۆتینە و دەکرێت جگەلەوەی ئێسکودان پتەوەکە ماسوولەکانیش بەهێز بکە بەڵام هەر لە شیرە بەتایبەت بۆ مناڵان شیرە تامدارەکان و میلک شەیک ئێستا لە ماوەی ئەم زۆر بە بەمەوەدەم 4 ساڵێک کۆتاییە بڕێکی زۆر شەکر لە پێکاتەکانیان هەیە و دەکرێت دانەکان کلۆر بکەن و وە کێشی لەشیش زیاد بکەن دەربارەی شیر بۆتان دووبارە ئەکەمەوە کە باشترین خۆراکە لەگەڵ لەدایک بوونا بەکارە هێنرێ بەڵام ئەگەر ئاگات لێ نەبێت ئەوە دەکرێت دان کلۆر بکات و تەندروستیش خراپ بکات بە سوپاسێکی زۆرەوە بەڕێز ئاراسابی ڕۆژهەڵاتی کە مامۆستای ڕاهێنەری لەشتوانی واروا شارەزای خۆراکی شەلێری مامۆستا بەخێر سپاس بە خێراتی سەرچاو سپاس کە ئامادەوی سەلامەت بیت کوڕجان سپاس سڵاو ڕێزم هەیە بۆ جەنابەت وە بۆ کەناڵە جوانەکەتان بۆ بینەرە بەڕێزەکانیشتان گەورەی گەشتە لای من و لە خزمەت بینەرانی شعرزیەکەیت زۆر سپاس مامۆستای خۆشەویست و ئەمزەم لە باسی کەفاینەکە و لە باسی شیرەکە لێرە بوویت بێدەبینە بێت کە جەنابەت حوزورت هەبوو من دەکەم ڕێگەم بە خۆماوە قسە لەسەر بەڵەتانە بکەم دەربارەی کەفاینەکە ئێوە لە وەرزشە حەز لە کەفاینەکەنەوە بڕێک لە پری وەرکاوتەکانەوەی کە خەڵک لە پێش وەرزشکردن ئایان خواتەوە کەفاینیان تێدایە دروستە بەڵام من زۆر بەڕوونی باسمەوە کرد ئەگەر چی بێدارکەرەوەیە بەڵام لە هەمان کاتە پەشێوی دەرونی و نە ئارامی ڕۆحش دەکرێت دروست بکە تا چەند هاوڕاییان دژڕای لەگەڵوە دکتۆر جان تەوان کافاین لەگەڵ ساعاتی بیۆلۆژی لەشی مرۆڤ ئیشەکات ساعاتی بیۆلۆژیار بۆ زانیاری بینەران ئیشوکاری هۆرمۆنەکانی لەشمانە ئەنزیمەکانی لەشمانە لە کاتە جیاوازەکانە بۆن نە و ئەنزیمانەی کە لە ڕۆژە چالاکن ئەو هۆرمۆنانی کە لە ڕۆژە چالاکن وامان لێکن بە ئاگابین پێویست ناکەم لە شەوە ینی لە حاڵەتی ئاسایە بە دووبارە ینی ئەکتیڤیان بکەینەوە چونکە ئەوانە ڕوبەڕووی کۆمەڵە کێشەوانەکەن لەوانە خەوزڕان واتا دوایی بۆیە گرنگە کاتێکە کافاین بەکارهێنین چۆکو خواردنەوەی گرم بێت چۆکو خواردنەوانە یاخود تاوکارە خۆراکیانەی کە بەکاریانهێنین ئاگامان لە کات بێت یعنی لانی کەم 6 ساعاتێک پێش ئەوەی کە بچینە ناو جێگاوە بخەوین نە بیخۆینەوە لە ڕێگەی خواردنەوە گەرمەکانەوە نە بەکاریشی بێنین لەو خۆراکانە خود لەو تاوکارە خۆراکیانەیە کە کافاینیان تایە هەندێک کەس هەیە لەوانە ئێستا بینەری ئێمە بن و بڵێ وەڵام من قاوەژە خۆم و بە ئیسراحەتیشە خەوم ئەمە تاکو چەند ڕاست بابەتەکە جیناتە ینی زۆر کەس هەیە ینی لە کلاینتەکانی خۆشم ینی زۆر کەس هەیە ینی هەمان قساکە ئەڵێ قاوە ئەخۆمەوە یاخود پری وەرکاوت بەکارێنم شەوانە و بە ئیسراحەتیش خەوم کێشەیەک نییە بەڵام زۆرینەی خەڵکی کێشیان بۆ دروست دەکات ناکرێ مامۆستا ئەمە ئەوەی کە بەشە گرنگەکەی خەو کە قوڵبوونەوەی خەوە ئەم کافاینە بەڵێ کەسەکە خەوتووە بەڵام نازانە کە خەوە قوڵەکەی نەکردووە ئەوشی دروستیان ئەگەر ئامێرێک هەبێت ساعاتێکی زیرەک بیاخود هەر شکل و بابەتە قیاسی بکات لەوانەیە ینی بۆی دەرکەوێت کە خەوە قوڵەکەی وەکو پێویست نەبووە بەڵێ خەوتووە جا ئەمە سەرنووسان بۆ ڕابکێشم نازانم سەری کام کامێرایان بکەم کە باشە بە سەرچاو کە کافاین کە تۆی خۆی تۆ بەڵێ بێدار دەکاتەوە بەڵێ وزەتەتێ بەڵام ئەو کاتێک کە کاریگەرێکی نامێنێت لە لەشتاوەکو هەر مادێکی کیمیایی کە چەند ساعاتێک کارەکە لە لەشتا دوو ئەوەندە هیلاکە بیت هاوڕای لەگەڵما دروستە دکتۆرجان ینی هەندێک کارەکە لە لەشی توایە کە خۆی لە حاڵەتی طبیعیان ینی بۆ نمونە لێدانی دڵ بەرزەکاتەوە فشاری خوێن بەرزەکاتەوانێ یعنی توی بە زۆر لێدانی دڵ بەرزەکەیتەوە بە زۆر فشاری خوێن بەرزەکەیتەوانێ جا ئەوە ئەمڕۆ لە خزمەت بینەرانە کۆمەڵێک بابەت محازر کرد و کێشەڵا شاین داهاتووی بینن شتێکی زۆر سەرنجڕاکێشم خوێندەوە مامۆستا بەڕاستی یەکەم جارە کە چەند ساڵە خۆم لەگەڵ وەرزشا بینم هەیە و ئەخوێنمەوە ئەمانە بەڵام یەکەم جارە بینم کاڵێ ئەکرێ وەرزش بڕی وزەت زیاتر بکە ئەگەر چیە باوەمان زین کە وەرزشەکەی هیلاکە بین بەڵام ئەکرێ بڕی وزەت زیاد بکار حتا وای نووسی بوو لە باتی و بڕۆی قاوە بخۆیتەوە بووی کە بێدار بیتەوە بڕی وزەت زیاد بکە بڕۆ وەرزش بکە پێڕۆشتێکی خێرا بکە ڕاکردنێک بکە شتێکی لەمە بەتانە بکە ئەمەیان چۆنە مامۆستا بەڵڵنیاوە لە کاتی ئەنجامدانی وەرزشەکە یاخود چالەکە جەستەیەەکە لەو کاتە هیلاک ئەبیت بەڵام لە درێژماوەیە واد لێکات ینی کەمتر
چالاکیەکی جستەیی هاوشێوە ئەنجام بیت هیلاگوی بنمونە مەسەلەن کەسێک ئەگەر یەکەم ڕۆژی بێ یەکەم جاری بێ لە ژیانێک کرێکاری بکات قەت لە بیری ناچێتەوە کە چەندێک هیلاکە بێت بەڵام وردە پێ پڕبوونی کات یعنی دوای هەفتەیەک باشترە بێت دوای مەسەلەن مانگێ زۆر باشترە بێت لەگەڵ دۆخەکەی ڕایەت لە سەرەتایە لە کاتی وەرزشکردنا هیلاکە بیت ئەکید یعنی شتێکی طبیعیە بەڵام لە درێژ ماوەیە واد لێت یعنی بە ئاسانی هیلاک نابیت ئەمە واکات یعنی سەرچاوەکانی وزە لە لەشتا چالاکتر بێت ئەیتیپێکی زیاتر کۆبێتەوە لە لەشتا بۆ نمونە ئەیتیپیەکەی دەرپەڕادنی وزە لە لەشی مرۆڤ ئەو ئەکرێ بڵێن ئەو پارەیە کە لەبەردەستایە و خەرجەکەیت بۆ نمونە ینی جا پرسیارێکی زۆر کورت دەربارەی وەرزش بکەم دوای چینە سەر شیر و تاواکەرە خۆراکیەکانیش لە مانگی ڕەمەزانە باشترین کات بۆ وەرزشکردن کێیە؟ بەپێی تایبەتمەندی کەسەکان ئەگۆڕێت دکتۆر جانە لەوانەیە باشترین کاتی وەرزشکردن بۆ من خراپترین کات بێ بۆ جەنابەت بەڵام بە شێوەیەکی گشتی باشترین کات ئەو کاتەیە کە تۆ ئەگەر بەعام باسی بکەین لانی کەم ژەمێک بۆ دووژەم خۆراکت خوارد بێت لانی کەم لیترێک بۆ 2 لیتر ئاوت خوارد بێتەوە ینی لەشت هەموو زەیتا بێ هەم تەڕوبڕ بێت هایدریت بێت بۆی کە تۆ توانێت چالاکە جستەیە بە ڕێکوپێکی ئەنجام بیت خۆتۆ ئەگەر پێش بەربانگیش بچیت ینی ئەکرێت تۆ ئەتوانی وەرزشەکە بکەیت بەڵام لەوانەیە ینی ئەو ئامانجی کە تۆ 100% نەیپێکیت ئەمە ئەکاتەوەی کە منواتێ بگەنە بەڕێزت کە پاشێوکردن باشترین کاتە چکە دووژەمت خواردووە لێوە بەربانگ کردوەوە پاشێوت کردووە و ئەکەوێتەوە سەر خواردووە و ئەکەوێتەوە سەرەوەی ئەو کەسە چالاکی بڵند ڕۆژەکەی چیە بۆ منە ینی ئیش و کارێکی قورس ئەکات یاخود هەر لە ماڵەوە یاخود کارمەندێکە بۆ منە لە شوێنێکی سێبەر و فێنکە دانیشێت ئەگۆڕێت بەپێ ئەوانە سەبەب ئەرستی بکەم هەر لە مەسەلەی کاتژمەری بایۆلۆجیا سەرکەی دیان ڕیدم کە ئینگلیزیەکەوە بەکارن جەنابەت زۆر لە من باشترە زانیت باستەوە کاڵێ باشترین کات بۆ ڕاهێنانی جستەیی ساعت 5 ئێوارەیە لە گۆڕانی بایۆلۆجیا دروست ساعتە بایۆلۆجیەکە باشترین کاتەوەی کە تۆ 3 بۆ 5 ماسوول کە دروست بکەیت چی بکەیت ئێستا لە مانگی ڕەمەزانە کە خەڵک بە ڕۆژوە بێ پەیوەندیدار بە ڕەمەزان و بە ڕۆژوە ئەتوانین باشترین کاتمان پێ بڵێ یاخود هەر بە پێی کاتەکە خەڵک خۆی ڕێکی بخاتەوە ئەگەر بەڕاهایی بڵێن دوای تەراویح دوای تەراویح ئەی پێش بەربانگ پێش بەربانگیشانی تەوانەمە بە سوود لە ئەزمموی ساڵانی ڕابردوومان ببینین خۆمە یەکەم جارنیە مەسەرەن کەسێک وەرزشەکادیان بە ڕۆژوە بێت ئایا پار جەنابەت پێش بەربانگ ڕاهێنانت کردووە هیچ کەشێکت بۆ دروست بووە ئەگەر پار کردوتە لەو کاتیا و هیچ کەشێک بۆ دروست نەبوو ئاساتوانم ساڵیش وە ساڵانی دااتوش بەردەوام بی لەسەر بینەوە سەر بابەتی خۆراک کە من ئاگدارم جەنابەت بەردەمای خواردن بۆ خەڵکدانی و ئاگداریشم کە ئێستا خولێکی خۆراکت هەیە بۆ خەڵکاتێ خەڵک بەشداری تیا بکە هەم بۆوانی کە ڕاهێنەرن بۆوانی کە ڕاهێنەریشنین لەسەر شیر من پەیوەندیدار بەکارەکەی خۆمە باسم کرد شیرێکە شەکریتیایە و تاکو کۆتایەکەی بەڵام شیر بە شێشی گشتی بۆ خەڵک هەندێک کەس کێشەی ئەوان هەیە بڵوتین ئەوەی کە بڵین غازاتی پێکەن باو بژی پێکەن بە شیر چی ئەڵەی دەربارەی شیر بۆ خەڵک دەربارەی سەرباری هەموو سوودە زۆرەکانی کە باسمان کردووە تەوان دکتۆر گومانی تیانە ئەو شیرێک کە لەم سەردەمایە هەیە ینی هەمان کوالێتی 50 ساڵیان 100 ساڵام و پێش نییە هیچ گومانێکی تیان نیە بەڵام بە شێوەیەکی گشتی شیرێکێکە لەو خۆراکانی کە هەموو ڕەگەزە خۆراکەکان هەموو ڤیتامین و کانزاکانی تیان یەکرێ بڵێن سوپەر فودە باشە ئەو کەسانی کە ناڕەحەتی بە شیر دروستە بێت هۆکارەکەی خودی شیرەکەنی هۆکارەکەی ئەو شەکرێکە ناو شیرەکە لاکتۆزەکەیەتی کە احتیمالی هەیە خۆی تەهیوجێک لە قۆڵۆنی هەبیان کێشێکی قۆڵۆنی هەبێ یاخود قورحەی مەعدێ هەبێت واکات کە ئەو شەکرە زیاتر ناڕەحەتی بکات بۆیە ئەوش چارەسەری هەیە توانێت بۆ شیرێک بەکاربێنە کە داماڵڕابێت لە لاکتۆزی تیانە بێت بەڵام بە شێوەیەکی گشتی شیر خۆراکێکی زۆر باشە ڕێژەیەکی زۆر باش پرۆتینی تایە ڕێژەیەکی زۆر باش چۆرە سوودبەخشەکانی تایە ڕێژەیەکی زۆر باش لە ڤیتامین و کانزا زۆر پێویستەکان بۆ تەندروستی جەستەمان بە شێوەیەکی گشتی هەر دەربارەی پرۆتین کە فەرمووت ئەو کەسانی کە لە ڕەمەزانە کێش بێن لە خوارەوە بەڵام بیانوێت چوری بێن نە خوارەوە و ماسوولکە نێتە خوارەوە یاخود هەندێک کەسەڵێک کە کێشم لە دەزاو بە دەموچاوم و زۆر دیارەکە کێشم هاتۆتە خوارەوە سەرچاوە خۆراکیەکان شیر بەکاربێنن یان جگە لە شیر چی تیش بەکاربێنن بۆی کە ماسوولکەیان زۆر نێتە خوارەوە هەمەڕەنگبوون زۆر باشە دکتۆرانی احتیمال نەکەین لەسەر سەرچاوەیەکی دیاریکراوی خۆراک بۆ نمونە پرۆتین هەڵبین لە سەرچاوی جیاوازەوە پرۆتین بگرین لە ئاژەڵەکانە بۆ نمونە گۆشتەکانە هەموو جۆرەکانی گۆشتە وا باشترە ماسی و گۆشتی مریشک بێت یاخود پلەوەرەکانی تر کەمتر گۆشتی سوور مەسەلەن ناڵێن نەخورێت بەڵام کەمتر لەبەری کە چەوریە کە پێوتە ترانسفات نازان بە کوردی چینێک وەدابنین چەورە گۆڕاوەکانی تایە کە زەرری هەیە بۆ تەندروستی دڵ و خوێنبەرەکان
بۆ نمونە شیر پەنیر لە ڕۆکیەکانە مەسەلەن پاقلەمەنیەکانە چەرەساتەکانە بۆ نمونە ینی تەنەوع هەبێت لە ژەمەکانە شتێکی زۆر باشە بەڵام گرنگە ڕۆژانە ئەو کەسانی کێش داگرن ئەو کەسانی کێش سەرەخن ئەو کەسانی کە ینی کەسی ئاسایش بۆ نمونە مۆزوعی پرۆتین تەنیا پەیوەندی بە ماسوولکەوە نییە هەموو خانێک لە خانەکانی لەشی مرۆڤ پێویستی بە پرۆتین هەیە تەنانەت یەکێک لەو کێشانەی کە لەوانێک کەم باسکرابێت زۆر کەسە بینی لە شوارێکی ڕێکی هەیە بە سەرێکی وریگی ئاوساوە مەرج نیەم کەسە قۆڵۆنی لەگەڵا بێت کەمی ڕەگەزی پرۆتین واکات کە ئەو حاڵەتە ڕووبات بۆ نمونە هەندێک کەس بۆ نمونە بە تایبەتی لە کچانە کە یانەوە لەشیان ڕێک بێت و لەشان فیت بێت لەجێ ئەوەی کە پشت بە وەرزشکردن ببەستن و بەرنامەیەکی خۆراکی هاوسەنگ و تەندروست پێڵۆ بکەن یان خۆراک کەمەکەنەوە ڕژێمی سیر و سەمەراکەن لەو حاڵەتانە سێرەی لەشان دابەزە قۆڵیان باریکە بێتەوە ڕانەکانیان باریکە بێتەوە سێرەی وریان تۆزە ئاوساوە هۆکارەکەی ئەوەیە کە ڕەگەزی پرۆتین وەرناگیرێت بە تایبەتی ئەو جۆرانەی کە پێوتر ئیسنشل ئەماینۆ ئەسید یعنی ئەو ترشە ئەمیانەی کە لەشمان توانای بەرهەمێنانی نییە ئەبێت لە ڕێگەی خۆراکە وەرەگرین بە تایبەتی خۆراکە ئاژەڵەکانەوە هەر لەو بابەتی خۆراکەوە کە خۆراک زۆر گرنگە جا بەڕێزە من عەرزم کردن کە ئێمە سێ جەستەمان هەیە جەستێکی فیزیکی جەستێکی دەرونی و جەستێکی وزەیی ئەوە لە زانستی یۆگا باسکراوە لەوانەیە لە زانستی کە من کتێبە خوێنمە باسی ئەوانەی بۆ جۆرە تێدا نەبێت بەڵام جەستی فیزیکیا خواردن زۆر گرنگە مامۆستا زۆر بە جوانی ئاماژەی پێدا بەس ئێستا مامۆستا ئێمە لە وڵاتی خۆمانە بەتایبەت بە زمانی کوردی بمانێت فێری هەر شتێک نەتوانین فێری بین جگە لە خواردن یعنی خول بابەتی کۆلێژەکانم باس نییە بۆ خەڵکیی ئاسایە بۆ نمونە کاکبێژن ئەوە لە پشتۆ ئازە دەکێ شێوێ ناگرێ حەزەکە دەربارەی خواردن خولێک وەربگرێ خولی هاوشێوی جەناب چەندێکمان هەیە لە کوردستان و لە عێراقا ڕاستی ئاگادار نیم ئەوەندەی من ئاگادار تاوانی من ئاگادارم و جەنابەت یەکەم خولیت کە کارەکەیت ئەتەوێت خەڵک فێری چی بکەیت لە خولای مامۆستا خۆراک لەوانێ ساگەر بە خەڵک بڵێ خولەکەی تایبەتە بە خۆراک بڵێ هەیلۆ من تەمەنم 30 ساڵە ینی 30 ساڵە من لەگەڵ خۆراکە مامەڵاکەم ینی چ پێویستە ینی چی شتێکم لەبارەی خۆراکەوە بیزانم کاتێککە جەناب سەیری سفرەیەکەکەیت کۆمەڵە خۆراشی لەسرە کەسێک کە شارەزای خۆراک بێت بە شێوەیەکی جیاواز خواردنەکانە بینێت ینی تۆ ئەبینی ئەوە هێلکەیە ئەو وەکو پرۆتین سیرەکە وەکو سەرچاوی کاربۆیدرات سیرەکات گرنگە ئێمە خۆراک بناسین زۆرێک لەو نەخۆشانەی کە لەم سەردەمایە هەیە هۆکارەکەی زۆرخۆری و هەڵەخۆریە زۆر گرنگە بە تایبەتی لە مانگی ڕەمەزانە بەداخەوە نازانم خەڵکێمە بووە بەس لە مانگی ڕەمەزانە کە مۆزوعی بەڕۆژبوون تەڕ و بەڕۆژبوونی وشک هەردووکیان زۆر بەسوودن ینی تەڕ مەبەستم ئەو ڕۆژبوونی ئینەکەیەتی وشکیش ئیسلامەکەیەتی بڵێن زۆر بەسوودە بۆ سەر تەندروستی ینی ڕێگەیەکی بەلاشە تۆ توانیت ینی لە ڕێگەیەوە سەردانیکردنی نەخۆشخانە و بەکارهێنانی دەرمان کەم بکەیتەوانێ بەڵام لەو کاتیا بەداخەوانی زیاتر حەزمان بۆ خواردن ناتەندروستەکانە چێت شەربەتە دروستکراوەکان و لوقمە قازی و ناوساجی لەم جۆرە خولانەی جەنابتە ئەمە بۆ ڕاهێنەرەکانی بۆ هەموو کەس نەخێر بۆ هەموو کەسێکە بۆ هەموو کەس خۆراک ینی تۆ ئەگەر هەموو کەسێک ناڕەخواوە هەموو 100 ساڵ بژی تۆ 100 ساڵ مامەڵە لەگەڵ خۆراکەکەیت ڕۆژانە 3000 بۆ 4000 مامەڵە لەگەڵ خۆراکەکەیت گرنگە ئاشنایەتی هەبێت کە سەلاجەکەت کردەوە بزانی ژەمێکی تەندروست و هاوسەنگ بۆ خۆت ڕێک بخەیت با پرسیارێکی کورت و کۆتاییت لێ بکەم ئەم دەبە گەورانێکی هێناوە مامۆستا کاتی خۆی ئەو برادران دیار لە تامی خەمە سەر مێزەکە بعد خەمە سەر مێزەکە قەی چێتە ئەمە حەقمان بە هینەوە نییە بە براندەکەیەوە نییە براندین بۆ هیچ کۆمپانیایە ناکەین مامۆستا ئەمە نووسراوە کەیزن ئایزۆ گۆڵد باشە ئەمە نووسراوە ئایزۆ لە 92 هایدرۆلیت پەیوەندی بە شیرەوە هەیە ئەم بابەتە هەردووشی پەیوەندی بە شیرەوە دکتۆر لە شیرە دوو جۆر پرۆتین هەیە کارێکان تایبەتمەندیەکی هەیە باشە کاسین پرۆتین کە ڕێژەی هەرە زۆری پرۆتینی ناو شیرە تایبەتمەندیەکەی ئەوەی لە شت خاو هەرسی ئەکاوە هەڵی ئەمژێت کاتەمە درەنگتریش برسیتە بێتەوە بزەبت هەستی تێری پێ بەخشەوە درەنگتر برسیتە بێتەوانێ باشە ئەو تریان وەی پرۆتین ئەو جۆرەی پرۆتینە کە لە ناو شیرە هەیە و بە پێچوانی جۆریەکەمەوە لە شت خێرا هەڵی ئەمژێ و هەرسیەکات ینی هەردووکیان ئەو پرۆتینە کە لەناو شیرە هەیە بەڵام کراوە بە تاوکاری خۆراکی ئەم شتانش لە ڕێگەی خەڵکی شارەزایەک و جەنابت و لەمانەوە خەڵک فێرێ بێت دروستە بە دروست باش سوپاس کە ئامادە بووی مامۆستا سەلامەت دەکەم ئێمە لە خزمەتتاین خزمەت لێمە قوربان بینەرانی بەڕێز بابەتی ئەم شۆمانەوە کە موشێکتر زۆر دەوڵەمانە دەستمان پێ کرد لە بابەتی تەسەوف و عێرفانیاتەوە بۆ بابەتی خواردن و بۆ بابەتی پرۆتینەکان و شیر و کەفاین کەمێکیش باس لە دوو کەشی ڕەمەزان